لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. خۆشەویستان، لە بەرنامەی پێشوودا باسی بنچە و بنچینانەمان دەکرد کە بنچینەی چۆن دەتوانی پەیوەندی لەگەڵ خەڵکدا تونند و تۆڵ بکەین. باسی ئەومان دەکرد کە ئەو پێنج بنچینەمان هەیە کە بنچینەی پەیوەندیەکان ڕێک دەخی. یەکەم بنچینە باسی پەیوەندی ئینسان لەگەڵ خود کە لە بەرنامەی 58دا باسی پەیوەندی لەگەڵ خەڵکمان کرد کە ئەو پەیوەندی لەگەڵ خەڵکە کردمانە پێنج خاڵی سەرەکی کە ئەو پێنج خاڵە لە یەکەم خاڵی منکەوی باسی ڕەوشبەرزیمان دەکەن. وەکو باسمان کرد کە ڕەوشبەرزی کە بریتە لە ڕووگەشی ئینساندا بەرامبەر خەڵکدا، هەروە کردنی بڵاوکردنەوەی چاکە، هەروە ڕێگریکردن لە خراپە و نەکردنی. ئەگەر بێت و بە مختصری کە باسی بکەین، ئەگەر بێت و ئینسانیش هەموو اختیاری بدرێتێ هەڵبژاردن بکە لە بینی ڕەوشتە جوانەکان، باشە لە بینی ئەو شتانێکە ئینسان ستایش دەکرێت لە هەمویان گرنگتردا برێتە حوسنی خولق. وەکو باسمان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ما من شيء يوضع في الميزان أثقل من حسن الخلق. هیچ شتێک لە میزانی خوای پەروەردگار کاتێک هەڵی دەسەنجێنێ لە حوسنی خولق چییە؟ لە حوسنی خولق گەورەتر نییە. بۆیە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێ پێغەمبەران بۆ هاتینە لأتمم مكارم الأخلاق، بۆی هاتیمە برەو بە مەکاریم ئەخلاق دەین. مەکاریمی ئەخلاق تەواو کەین بگەینێ ئەکمەلتو لەکم دینەکم، یعنی تەواو بگەیتە سەر لوتکە. لوتکەی ئەخلاقیان لە ئیسلامدا هەیە. لوتکەی بابنی ئەو شوێنە بەرزەی کە لە ئیسلامدا هەیە کە باسی ئەخلاق و ڕەوش دەکە لوتکەیە. بەڵام کاتێک مسلمانان دەبین بەو شێوەی تێناگەن لە ڕەوشتیەت، ئەوە کێشەیە. ئەنی زۆر زارێ ئینسان شتێک دەکا دەیداتە پاڵ ئیسلام، کاتێشدا ئیسلام لێبەریە. ئیسلام لێبەریە. کاتێک خوای پەروەردگار دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. باسی پێغەمبەر دەکا، باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکە کە پێغەمبەرە نێردراوی خوای پەروەردگارە، هەروەها کە پشت و قووەتی لە نیگای خوای پەروەردگار وەردەگری. بەڵام ئەگەر بێت و بەو شێوە نەجولێتەوە کە ڕەوشتێکی بەرز پێشکەش نەکە، فەضا غەلیظا، باشە وشک و تونبی لەگەر خەڵکدا، ئەوە هەموو لێ دوور دەکەونەوە. هەرچەندە نیگای خوای پەروەردگاریش پێبی، هەرچەندە زانابی، هەرچەندە عالمیش بی. بۆیە حوسنی خولق زۆر گرینگە. بۆی هەندێک لەو بابەتانێک کە پێویستە لەو ڕەوشتانێکە پێویستە کەسی پێشەنگ گرنگیش پێ بدات لە کاتی قسەکردندا. قسەکردن بەڕاستی ئەو کەسەی دەبتە پێشەنگ یان قودوەیە یان دەبتە سەرۆکی کۆمەڵە کەسێک یان کۆمەڵە کەسێکی لەبەردەستە، دەبی لە قسەکردن زۆر ئاگادار قسەکردنی بکە. ئەو قسەکردانە بکە کە کەمترین هەڵەی تێدایە، کەمترین لێکدانەوەی لە بۆ دەکرێت. دەبێت زۆر ئاگار لە قسەکردن بی. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەدەستی مبارەکی خۆی ئیشارەتی بە زمان کردووە کە ئەگەر بێت ئەو کەسێک ئەو زمانە بگرێ، یعنی بەو شێوە بگرێ، حسن و نوری لۆ دابنێ، بەو شێوە بجوولێتە کە خوای پەروەردگار پێی ڕازیە، ئەوە دامنی بەهەشتی لۆ دەکەین. هەروە لە گفتوگۆکردندا بە شێوێ گفتوگۆ لەگەڵ خەڵک بکەین. گفتوگۆیەکی ئیستیعلای نەبی خۆت بە گەورە بزانی، چونکە ئینسانەکان سەواسیە دووکە ئەسنام المشت. خەڵک هەمووی وەکو یەکە. تۆ ئەگەر بێت و ئەوڕۆ بەناوبانگ بووی یا ئەگەر بێت و بووە پێشەنگ، بەڵگە ئەوە نییە تۆ لە خەڵک زیرەکتری. بەڵکو دەبی ئەگەر بێت و زیرەکتری وی زانیاری و زانست زیاتر بی، دەبی خۆت لەگەر کاتی گفتوگۆ دەکەی لەگەر خەڵکدا بەو شێوەی گفتوگۆ دەکەی کە ئەنەما تۆ معلومات و زانیاری لەوانە وەردەگری. نەک تۆ ئەرێ چت گوت خوا دووبارێکی و قسەیەکە کە بزانم ئەو قسە چ بوو. ئەم جۆرە ئوسلوبە، ئەم جۆرە گفتوگۆیە ئیستیعلای تێدایە، خۆ بە گەورەزانینی تێدایە. ئینسانی پێنجشەنگ نابی خۆ گەورەزانی تێدابی، هەروە نابی بەرامبەرەکەش سووکە، بەرامبەرەکەش
کە بێ تەشیری پێ بکە. مۆڵەت وەرگرتن بە هەمان شێوە مۆڵەت وەربگرێت لە کاتی قسەکردن، مۆڵەت وەرگرتن کە بابەتێکی زۆر گرینگە. هەروە خاکیبوون و تێکەڵبوون کە تەنها تۆ خۆت نەزانی ئەگەر بێت و بیا پێشەنگدا تۆ لە خەڵکدا گرنگتری و تۆ لە خەڵکدا مهمتری هەرچی ناگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆن لەگەڵ خەڵک تێکەڵ بووە، چۆن خاکی بووە، بە شێوەیەک ژیایە لە قەسر و قوسور و ئەو بابەتانە نەیتوانیە. بۆیە خاکیبوون زۆر گرینگە لەوە پێشەنگێک کە خاوەن پەیام و دید بێ لە کاتی ناخواردندا. بە هەمان شێوە بۆیە قسەیەکی جوانی مفەسیر شعراوی کە کاتێک باز دەکات دەرێ پێش ئەوێن بچمە داوەتەکان جەمێک دەخۆم لە ماڵەوە جەمێک دەخەم لۆ دەرێبێت ئەکلەت الکەڕامە، خواردنی چییە؟ کەڕامەیە، ڕێزگرتنە. چونکە کاتێک دەسمەوێ نەفسم تێرە چاوی لەولا ناکە. زۆر جاروێن ڕەخنە لە مامۆستایانی ئاینی دەگیرێ لەم بابەتە لە بابەتی خواردندا پێویستە پێداچوونەوەک بە خۆمان بکەین لە کاتی ناخواردندا تاکو پێمان بکرێ کەم بخۆین، تاکو پێمان بکرێ لە خواردندا زۆر ئیقتیساد بکەین، نەک ئەگەر بێت و داوەتێک کرا بەبێ تامی بیخۆین کە ئەوەش یعنی خواردنیش پێویستی بە ڕەوشتە سنووری خۆی هەیە. سەدانیکردنی خەڵک کە پێویستە وەڕاستی ئەو کەسانەی پێشەنگن کەسی لە ڕەحم و سەدانیکردنی خەڵک و ئەرۆ بابەتان ئارامگرتن لەسەر خەڵک وەکو باسمان کرد کە ئەو ئینسانە پێویستە ئەو پێشەنگە ئارام بگری لەسەر خەڵکدا، چونکە ئەم ئارامگرتنە چونکە هیچ پێشەنگێک ئەگەر بێت بۆ پێشەنگ لە هەر بوارێک بی کە ئەگە بوارەکە پەیامێکی جوانی شەبی ئیلا ڕخنەی لێ دەگیرێ، ئیلا قسەی پێدەوترێ، کاتێ ڕخنەی لێ دەگیرێ قسەی لێ دەگیرێت ئەویش بێ قسەی بە خەڵک برێتەوە، ئەویش بێ باسی کەم و کوڕیەکانی ئەولا بکە. بۆیە ئیمامی عەلی قسەیەکی جوانی هەیە في سعة الأخلاق ئەگەر بێت و کەسێک ئەخلاقی سیعە هەبوو فراوان بوو كنوز الأرزاق یا کیمیا الأرزاق کە ئەو ئینسانە خوای پەروەردگار دەرکای لێ دەکاتەوە ڕزقێکی زۆر دەداتەوە. تەماشا سەلەفی صالح بکەین کە چۆن مامەڵەیان کردووە لە ڕەوژ بەرزیدا کە بەت شێوەیەک کە لەگەر گفتوگویان کردیە لەگەر بەرامبەر بە شێوێک هەڵسو کەوتیان کردیە. ئایا لەو کاتێک کە ئەمە فەمەن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم ئەم ئاەتە تەطبیق دەکەین لەگەر موسڵمانان یان ڕحەماء بینهم یان والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. کام ئاەت بەکاربێنین؟ ئێمە زۆر ئاەتەکان لە شوێنی خۆی بەکارناینین، ئاەتەکان لە شوێنی خۆی بەکارناینین. ئەو ئاەتەی فەمەن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم ئەمە باسی قیتالە، باسی دوژمنێکە، دوژمنی عەقیدە و بیر و باوەڕە. بەڵام کەسێکی موسڵمان کە دێ هەڵەیەکت بەرامبەر دەکا ئایا تۆ دەبی بە ساعین وڵام بدەیەوە؟ ئەگەر بێت و قسەیەکی بێگوتی دوو قسەی پێ برێوە، ئەگەر بێت و ڕەخنەیەکی بچوشی لێگریوە بێ ئیهانەی پێ بکەی، ئەمە کەی موسڵمانەتە؟ کەی پێشەنگ بوون بەو شێوەیە؟ کەی ڕەوشتی سەلەف بەو شێوە بووە؟ بۆیە یەک دەجێڕنەوە کە عومەری کوڕی ذەڕ ئەمانە هەموو تابعینە، یەک لەوانە هەبووە زۆر زەمی کردیان ئەبن عەیاش پێ دەوترێ یەشتمه جوونی پێدەدا. بۆی عومەر فەلەقیەه عومەری کوڕی ذەڕ لەقیەه پێگەیشتن فقال يا هذا أي فلان كس لا تفرط في شتمنا زیادە ڕێی مەکە لە زوندان بە ئێمە، نارێت زوونمان پێمەدا. ینی چەند جوانە قسەیەکەی زۆر جوانە. لا تفرط في شتمنا زیادە ڕێی مەکە لشتمنا وابقي للصلح موضعا تاکو ئەگەر بێت و زیادە ڕەویت کرد ئەو زیادە ڕەوێ دەبتۆ هۆی دەرگای صلح و دەرگای چاکبوونەوە دادەخەی. بۆی دە وابقي للصلح موضعا دەرزایەک ڕێگایەک پەنجەرەیەک دەرگایەک بهێنەوە لە بۆ ئەوەی ئێمە جارش کە بتوانین لەگەر یەک دابنیشین. فإنا لا نكافئ من عصى الله فينا ئێمە پاداشتی کەسێک نادەینەوە. ئێمە تەماشا ئەم ئەخلاقە جوانەی عومەری کوڕی ذەڕ، ئێمە پاداشتی کەسێک نادەینەوە کە خوای مەعسیەتی خوای پەروەردگار دەکا لە ڕێگای ئێمە
بأكثر تنها بوندي نبي أن نطيع الله فيه بقدر أوندي ولامي دينه كخواي بواسيوي يطاعي خواي پروردگار يعني يعني هيڅ ولامت نادمه حد سند تو شتم دكي أو شتمانا معصيته بلا من أو معصيته نابتو هوي أوي بين معصيته كم بلكو أمن ديم سنوركاني خواي پروردگار نابزينم شتمت ناكم هروها كسيك عمري كري عاص لي والله لأتفرغن لك تمشاك زور زاربيا باخوازاني استا وبيشنغاني استاكا تحدى فلان كز دكم بابي اوي بسلميني تون لوي ديما سنجر اما كي ايشي مسلماني لأتفرغن لك ها كاتك كسيك با عمري كري عاص لي والله لأتفرغن لك والله من دادني شمنبوت قال وقعت في شغل كتنا وكاري خوي قال كأنك تهددني رأونست كابرا إما عمري كري عاز قوتي أو كتنا وكاري خود أنا كتنا وكاري خود كابراش قوتي كأنك تهددني قوتي كري عمري كري عاز كأنما تهديد مدكي بويدري كتنا وكاري خود والله لئن قلت لي كلمة لأقولن لك 10 كابرا قوتي أي عمري كوري عاس أقر بيتو يقسم بيبري من صدق دقصة بيدري وكو إستاكا مسلماناني إستاكا كسيك رخني لي دقري رخنا كدي غلام داداتو من يزولم هي دطوانم زول لسرد بريم بلام عمري كوري عاس سيدالي قال وأنت والله لئن قلت لي 10 لم أقل لك 1 أي فلان بزانا أي تو سوين بالله أقر بيتو تو دقس لسرم بكي دزونم بي بدي درخنم لي بكي إهانم بكي لم أقل لك 1 بهيش من قصيك الفينالي لعقدي فريدة أم قصي داهاتوا بوي كسيك إمام الشعبي كقصي بيدري رخني داري هي زابين إن كنت صادقا فغفر الله لي أقر بيتو قصكيتو راسا من بوشيمة أو خواي برد قال لهم خوش بي توبي دكم وإن كنت كاذبا أقر توش راسنكي فغفر الله لك كتاي بهنا سلف بوشيوي لقر خلق زولايتو أقر بيتو كسكا كسيشي مسلمان بي كواتا يكم خال كبيويستا كأمي مسلماني بيرشان جرينجي بيبدين مسألة سيام مسألة روشتا كبراسي جرينتريان كنرمونيانيا بو إخوة پرزگار للروجدا باسي سيكرديا فبما رحمة من الله لينت لهم لباش اوي گرينتين لوجسيا تساپوشي كردن لسه تساپوشي كردن لو هلاني برامبر دكري لم زيادة رواني برامبر دكري ناكري تو هر کسی یک رخنه نگرتیو هر کسی قصیش بیگودی تو قصی لسر قصی بکیو اگر رخنه وی جواب دیوا بوی دبینی سلفی صالح چون معامله علی کرد عمر کوری عاصب وشی معامله علی کرد بكابرا بو إنسان دري أقربيتو تقسم بيبري من يقصد بيناري كاتي كسا كدريتا عمري كوري عاص أقربيتو يقسم بيبري من دقصد بيدري والله عمري كوري عاص تواناجي هو ده صلاة يجي هو والله دري أو أقربيتو تو دقسم بيبري من يقصد بيناري هروها ثم ما ينكرتوا خاي بردقار كاتي دفن والكاظمين الغيظ كظمي غيظ يعني سكاتي يقدر كظمي غيظ لسبب وارق دكري لو بواري دكري تو إهانة كراي تو ما فت خراي لا مسلماني إن زهر ما فيك بي ما في كسيان ما في ماضي هل ما فيك بي أو ما فت خراي والكاظمين الغيظ ليرتو كظمي غيظ دكيوا لباشو والعافين عن الناس تنها كظمي غيظ نية لباشو تو دي بتشيوك أوي تو والعافين عن الناس بو إخوة قال لبداد وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها سماء أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ أبيني متقي صفة آكاره يقلب صفة آكاراني كظمي غيظ لك يعني الروج دا آرام دقري لسر هلكاني خلق دا بو يكسي بيشنك بو أوي پەیوەندیەکی توندوتۆ لەگەڵ خەڵک دروست بکە پەیوەندەکەی تەندروست بی دەبێت زۆر ئاگای لەخوا بێت تۆڕە نەبێ هەروەها بابەتەکان نەگاتە بابەتی کەسی
زۆر جارێ کەسەکان لە بابەتی پەیام و لە بابەتی دید و ئامانزدا ڕاستە خۆ دەیگۆڕن دەکەن لە بابەتی کەسی ئەو دەی باسی وینەکە ئەوش دەوێت حتا جاروێ باسی زۆر شتی تایبەت یەکتی دەکرێت. ئینسانی پێشەنگ و ئینسانی خاوەن پەیام چۆن دەبێ ئاستی بەو شێوەیە بێتە خوارەوەیە کە کاتی خوای پروردگار باز دەکە والکاظیمین الغیظ والعافین عن الناس باسی دەکە ڕحەماء بینهم چۆن دەتوانین ئێمە لە بینیەک بەزەیی بین لەو کاتەی بەزەیی بەرامبەر یەکمان پێدێ والكاظمين الغيظ والعافين عن الناس هروها مسألة كنفقوا في السراء والضراء لو كاتي دلالتك إما كبراسي دتواني لقال خلق دا يقربون هروها لقال خلق دا بجين نابي خوما لخلق دا جدا بكينوا كبابتا شي جرينجا كواتي ما باسية كم بنسينة ما كر كبنسينة بيوندي لقال خلق دا كبنسينة كالسر أساسي روجبو كجرينجي روجتو بەو شێوەیە کە خوای پەروەردگار و هەروە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونی کردووە لەبۆ ئەو کەسەی کە پێشەنگێکی خاوەن پەیامی ئیسلامە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.